بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر کێشەی موچە و داهات و نەوت و کێشەی لیستی موچەش دەکەین کە دەنێدرێ مانگانە بۆ بەغداد لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی عێراق لە لیژنەی دارایی دیارە دوێنێش تەیف سامی لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئاماژەی بەوە کردبوو تا کۆتایی ئەم هەفتەیە بە قسەی تەیف سامی بێت دەبێت سپەی پارەی فەرمانبەرانی مەدەنی و خانشینام گات بەڵام باسی هێزەمنیەکان باسی لەوە کرد و پێویستی بە ڕەزامەندی سوودانی هەیە لە بەرەوەی 8,000 ناویان بەرز گەیشتووە هێزەمنیەکان ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەد سەی لەسەر دەکەین مامۆستا بەخێر بێن سپاسیان دەبوون دەکەین ئەگەر سەرتا بەر لەوەی بچین سەر پرسی موچە باسی بڕێرەکی دادگای فیدراڵی بکەین لە 21 دووەوە تقریبا 3-4 ڕۆژی تر دەبێت 7 مانگ دوای 7 مانگ ناوڕۆکی بڕیارەکە جێبەجێ کراوە هەرێم چەندی جێبەجێ کردووە عێراقی دوو بەڵێ تاوەکو 21 حەوت مانگ وایە چەند جێبەجێ کراوە 6 مانگ بڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کەناڵی پەیام کاک حەکیم ڕاستی ئەو قەرارەی مەحکەمەی ئیتیحادیەکێک بوو لەو قەرارە جەریئانەی کەوا مەسئلەی کێشەکانی نێوان هەرێم و بەغدای یەکلایی کردەوە بە ئاراستەی بەرژەوەندی فەرمانبەران بەڵام بەداخەوە لەو 4 برگەیەی کەوا لە قەرارەکە هاتبوون هەر 4 برگەکە تا ئێستا هەرێم بە ئەرکی خۆی هەڵنەساوە بە پێچەوانەوە عێراق ئەوەی لەسەری بۆ جێبەجێ کردووە بە زیایش أجر سيري يكم فقرة بكي إلزام المدعى عليه مع رئيس مجلس الوزراء في الحكومة الاتحادية ورئيس مجلس الوزراء في حكومة إقليم بتوطين رواتب منتسبين يكم جاربة توطين بكن هرمي كردستان تا استر قلل لتوطين وهجماري من يقود كردو لو بينا بوي ريقا بقليل لتوطين كدني فالمعبران لقينا قرار كي محكمة اتحادي واضح بو بين بانكي فيدرالي حكومي بكري ئەوە فقرەیە یەکەم کە حکوومەتی هەرێم تا ئێستا عەرقەلەی دروست پێشوتیان ڕازی بوو عێراق بەس دوێنێ تەیف سامی و توی کێشەیە لە بەوانکی کردن ئەوان پێشتر شتێکیان بڵاو کردەوە وتیان قبول کراوە نەخێر قبول نەکرابوو خۆی ئەو بانکانەی کە لە عێراقا مۆڵەتیان هەیە هەموو مۆڵەتێکی بانک لە بانکی مرکزیە یعنی بانکی مرکزی پێوتێ بانک البنوک بانکی بانکەکان یا بانک الأم دایکی بانکەکان هەموو بانکێک لە وڵاتێکا ئیش بکە ئەبێ بانکی مرکزی مۆڵەتی پێ بدات بۆیە ئەم بانکانە بۆیان هەیە لە تەوتینە ئیش بکەن یعنی بەشێک لە با بڵێن ئەو حیسانە وەرەگرێتەوە لە یەکێک لە بانکان ڕافیدەینە ڕەشیدە TBI هەر کامیان بێ ئەو مەسەن بانکی TBI فەرعی نییە لە دهۆک بانکێک لە بانکەکانی ناو ئەو هەژماری من لە دهۆک هەیە دێت لەگەڵ TBI فەرعی هەولێر ئیتیفاقکە بۆ ئەوەی فەرمانبەر و هاوڵاتی نەگەنە هەولێر ڕاستە خۆ موچەکان نەقڵەکرێ بۆ دهۆک لە ڕێگەی ئەو بانکە مراسیلە مساعیدە ئەدرێ ئەگینا هەوێکان هەموو هی TBIە یعنی ئێستا ڕێگە پێدراوە هەژمارە سەرەکیەکە لە ڕەشید و ڕافیدین TBI بەتایبەت لێوە تەحویل بکرێت ئەتوانێت بانکی تر مشارەکە بکە کەواتە فەقەرەی یەکەمی تەوتین هرم عرقلية أساسية بو فقرة دوامية إلزام جميع الجهات المذكورة في الفقرة أولا ضمن الأقليم بتقديم موازين المراجعة الشهرية أبي ميزاني مراجعة مانغانا أو برباري كديد شون صرفيك داويتي بكي خرجي وإرادات وأنا همو بقرنتو بوزارة داري لقانون إداري مالية هاتوا لهمو دايمانجك هرم تا استا ميزاني مراجعة هيج مؤسسة كتاونية ونشي قراوته بو عراق یانە بە دواکەوتووی ڕۆشتووە ئەگەر یا کەموکوڕی هەیە یا نەیداوەتەوە یا باڵانسەکەی ڕێک نییە ئەوە خاڵی دووەمە کە تا ئێستا لەو بڕیارەی مەحکەمەی ئیتیحادیە بەس لەسەر میزانی مراجعە ینی خەرجی مانگی پێشووە مامۆستا میزانی مراجعە مەسەڵەن وەزارەتی دارایی پارەیەک ئەنێرێت بۆ تۆ کە سەرفیەکەی بۆ ئەو ئەبوابی سەرفە چەندێکی بۆ فەرمانبەرە چەندێکی بۆ عەلا یعنی وردەکاری سەرفیاتی ئەو پارەیە ئەبێ لە میزانی مراجعە بگەڕێتەوە بۆ حکوومەتی اتحادی و بۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هیچ مؤسسەیەکی هەرێم ئەم پارەی ئەم میزانی مراجعەی نەکردو تەواو نییە یا کەموکوڕیتیایە یا نەیکردووە هەر نەینادووە یا کە ئینێرێت تەخیرێنێ راپۆرتی دوانی چاودێری لە بۆنم دڵە وەزارەتی سامانە سوچەکان نیەتی ئاسایی وەزارەت میزانی مراجعەی نەبێت ناکرێ هەر وەزارەتێک دینارێک سەرفەکە بێ و ئەو دینارە لە میزانی مراجعە دەرکەوێ میزانی مراجعە ئەبێ و دینار دەرکەوێ بزان فعلەن ئەو دینارە تەواو سەرفی کردووە یا
500 دیناری لێ سەرف کردووە بۆیە میزانی خاڵی سێم هەموو ئیراداتی نەوتی و غیر نەوتی ئەبێت تەسلیم کا حکوومەتی هەرێم باش ئێستاشی لەگەڵامێ نە ئیراداتی نەوتی تەسلیم کردووە و ئێستش نەوت بە قاچاق ئەفرۆشێ و ئیراداتی غیر نەوتیش تا ئێستا تەسلیم نەکراوە بە شێوەیەکی تەواو و ئەو فەقەرەی کە لەناو قانونی ئیدارەی مالیە هەیە مادەی 29 باز لە نیوە ناکە کە بگەڕێتەوە بۆ هەرێم باز لەوەیە کە داهاتەکان نیوەی ئەگەڕێتەوە بۆ محافەزات نەک بۆ ئەقلیم مادەکە باز لە محافەزاتەکە باز لە ئەقلیم ناکە خاڵی دوو استثناء ضریبە و ڕسومی گومرگیتیا استثناء کردو یعنی لە 100% ضریبە و ڕسومی گومرگیە بێ بڕوا بۆ بەغدا ئەوی سنوورەکە هیچ سنوورەکان ئەمەش هەرێمی کوردستان نەیکردو کەواتەوە لە 4 فەقەرەسیان فەقەرەی چوارەم دیوان لەسەری بۆسیی داهاتی ناوخۆ ئێستاوان بۆ مانگی 2 85 میلیاریان ڕادەست کرد وتیانەوە بەشی گەنجینەی فیدراڵیە بۆ مانگی 3 هەفتا بوو بۆ مانگی 4 تا ئێستا کە بە حسابی خۆیان 230 میلیاریان تەسلیم کرد وتیانە ئەوەندە پشکی ئەنی تا ئێستا 230 میلیارد تعامل لەگەڵ ئەو فەقەرەیەکەن کە نووساوە لە 150 داها دەگەڕێتەوە بۆ هەرێم بەڵام مادەکە زۆر وازحە کاک حەشیم یعنی ئەوەی ئەبجەدیاتی قانونی خوێندبێ ئەزانێ ئەم مادەیە یەکەم باسی محافەزاتەکە باسی ئەقلیم ناکە باسی خەزێن باسی داهاتی ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاکان ئەڵێ ئەلەم سەرچاوانەیە لە 150 ئەوە لە 150 ئەوە لە 4 فەقەرێ لە 150 ڕسوم و زەرایبی گومرگی بەڵام ئیستیسنای تێکە ئەڵێ ئیستیسنا لە زەریبە و ڕسومی گومرگیا هەیە ئەبێ لە ساسەی تەسلیم کرێ ئەوەی هەرێم کردوێتی مخالفەی قانونی ئیدارەی مالیە مخالفەی ئەو قەرارەی محکەمەی ئیتیحادیەتە باشە بەستەی فسامی ئێستا نووسراوی کردو مامۆستا نووسراوەکەی سەیری کاک حەکیم سەیری بکە بتەسلیم جميع إيرادات النفطية وغير النفطية للحكومة الاتحادية خزينة الدولة لعراق لقانون إداري مالية دو خزينة باسكة خزينة موحد هي لقال خزينة محافظة خزينة أقليمي تانية خلرنية لكاتي خويا أو قانون إداري مالية كدر شو هرم غايب ولا قصدك جوينا هذا كات خوي ليرة برنامج ما لسكت زور من برنامج لسركت كأوا خلل سكالات وماركان ئەوە بکەن بەس ناتنە پێشەوە لەبەرەوەی قانونی ئیدارەی مالی لە 2016 دەست پێکرا ئەوان لەو کاتا کەڵکەڵەی ڕفراندۆم کەوتووە مێشکیان خۆمانێمە بۆ خۆمانە بینە دەوڵەت قانونی ئیدارەی مالیمان بۆ چییە یعنی کە وەفدەکان تەکلیفمانە کرد لە منەظەمەی حوکەمەی کەنەدی کە وەفدەکانی هەرێم بەشداری پێ بکات یەک دوو جار بەشداریان پێکردن بەس دوجار کە بەشداریانەکە جارێک کێشیان هەبوو لەوەی بۆ کۆبنەوەکە لە سلێمانیەکرێ لە هەولێر نەکراوە شارچێتیانە خوێندەوە لە هەرێمی کوردستانە لە کاتێکە سلێمانی و هەولێر و دۆک فەرقی چییە بەنسبەت هەرێمی کوردستان وەرسێکیان سێ شاری هەرێمی کوردستان لەو کاتە و ئێستا شەڵەبجەی شەیدی لەسەر وەکو پارێزگا نووسراوێک تێفسامی هەبوو بۆ 4 مانگداوە 1 تریلیۆن و 636 میلیارد بۆ چونکە خۆیان واژویان مانگێک 411 میلیاری بەردەکەوت خۆیان واژویان کردووە لەسەر ئەوەی مانگانە 325 میلیارد هاتە بێ ئەمە هی نەوت هی ناوخۆ هی نەوت و غیر نەوت هەموو یەکاتە 400 ئەوەنە کەواتە هی 4 مانگەکە ئەکاتە تریلیۆن و 600 میلیارد ئەمان تەنها بڕێکی زۆر کەمیان تەسلیم کردووە بۆیە ئەمانە علاق پەلەی نییە کاک حەشیم ئەوە ئێمەین و هاوڵاتیە پەلەیەتی لە سەر بەرپرسانی هەرێم و ئەیانەوێ هەرچی زووە ئەم مەسئلەیە حەسم بێ عراق پەلەی نییە چونکە عراق نایەوێ قەزەیەک بە ئاڵسکێنەیە کە مستەقبەلی ڕوون نییە عراق خۆی وەزعی سیاسی مستەقر نییە دووەلی ئەقلیم لەژێر فشاری دووەلی ئەقلیمان بۆیە ئەمانە هەمووی جگەل لەوەی چی لە ناو حساباتی ختامیە هاتووە کاک حەکیم دیوانی ڕقابەی مالی کاتی خۆی لە 2012 راپۆرتێکی نووسیوە دەوای 21 تریلیۆن لە هەرێمی کوردستانەکە مؤسسەی نەزاهەر راپۆرتێکی نووسیوە 500 لاپەڕەیە باز لەو زەرانەیە کە هەرێمی کوردستان لێی داوە نزیکەی 78 میلیارد دۆلارە بۆیە ئەم حساباتانە ئەمێنن بۆ ڕۆژگار ئەمێنن جا ئەوە کەوتۆتە سەر ئەوەی چ کاتێک پێویستیان بەوە هەیە ئەم وەرەقەیە ڕاکێژن وەرەقەی نەوت کاک حەکیم لە کەیوە هەرێم نەوت هەناردەیەەکە لە 2009 تحملیان کرد تا 2012 محکمەی ئیتیحادی سکاڵایەکیان تۆمار کرد لە 2012 یەکەم سکاڵا کە کراوە لە محکمەی ئیتیحادی سەبارەت بنەوە لە 2012 لە 2022 محکمەی ئیتیحادی قەرارەکە من خۆم لەگەڵ هەندێک لە برادران چوینە محکمەی ئیتیحادی مدحەت مەحموودمان بینی وتمان بۆ ئەو قەرارە حەسم ناکرێت کێشەکە چییە باسییان لەوە کرد ئەوە
علاقەی بە دانوستانی نێوان هەرێم و بەغداوایە وەختێ دانوستانەکان ئەگاتە نەتیجە حکوومەتی اتحادی پێمان ئەڵێبی خەنە چەکمەجەکان وەختێک کێشە دروستە بێ ئەڵێبی هێننەوە سەر مێزەکە کەواتە ئەم مەلەفانە هەمووی قابل بەوەیە ڕۆژێک لە ڕۆژان دەربێتەوە لەسەر نەوتی قاچاغیش لەسەر ئەوە مەسەلەن بەشێکی تری مەسەن محکەمەی ICC قەراری محکەمەی نزاعاتی پاریس لە 2014 تەڵق کراوە لە 2023 حەسم کراوە یعنی ئەویش دوای 9 ساڵ بۆیە ئەمانە ئەمێنن یعنی پارەی دەوڵەت کە لە حساباتە مایۆ هین ناکرێت تەسویە ناکرێت ئللا ئەمە ئەهێندێ بۆ لە قانونی موازنە فەقەرەیەکی تایە لە 2005 تا ئێستاتی تەسویەت الحسابات لە 2004 بۆ 2024 20 ساڵی تایە ئەڵێ ئەو تەسویە حسابات لەسەر میزانی مراجعە هەرێم چەندی هاتووە بەلابێ بگەڕێت کەواتە ئەمانە وەرەقەی سیاسین وەرەقەی زەختن ڕۆژێک لە ڕۆژان ئەمانە دەردێنن بەڵام کەی ئەو کاتێک کە پێویستیان پێ بێ بەڵێ باشە بەزە سەرداهاتی نەوتەکە هەر بەپێی بوجەش دەبێت 400,000 بەرمیل ڕۆژانە تەسلیم بکەن بەڵێ لە مانگێکە بەپێی بوجە تریلۆنێک دەکە کە بە هەفتە بڵێن تا ئێستا هەرێمی کوردستان نەوت بە قاچاقیە فرۆشێ لە ڕێگەی تەنکەراتۆ لە ناوخۆیدا بە پاڵاوگەکان هەرچەنە بە ناو پاڵاوگەکانیان داخسەوە بەڵام بەشێک لە پاڵاوگەکان داخراون کاویش سەراعێکی سیاسیە لە بینی ئامۆزاکانە بۆیە ئەم نەوت فرۆشتنە تا سەر ناڕوە یعنی تەنیا ئیتیفاق لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا بکەن بۆ کوێ بن خۆ لە چیلیەکەن بۆیە ئەمان ئەیانەوێت ڕۆژگارێک قسە لەسەر ئەم قەزێ بکەن تاوەکو مەلەفەکانی تر یەکلا بنەوە ئەگەر مەلەفی موچە یەکلا بێتەوە کاک حەکیم تەسبیت بێ ژمارە ئەو موچە خۆرانە بگاتە ژمارەیەکی ئیتر قابل بە زیاد و کەم نەبێ ئەوە دەسەبەن بۆ مەلەفێکی تر دەسەبەن بۆ مەلەفی نەوت دەسەبەن بۆ مەلەفی زەلاعیب دەسەبەن بۆ مەلەفی داهاتی خاڵە گومرگەکان یەک لە دوای یەک دەسەبەن بۆ مەلەفی دەستگا ئەمنیەکان دەسەبەن بۆ مەلەفی دەستگا ئەمنی و ئاسایشەکان دەسەبەن بۆ مەلەفی مەتارەکان هەموو ئەم مەلەفانە ئەو لەوێتی خۆی هەیە لای حکوومەتی عێراق ئەمانیش ئەم برادەرانی ئێرە بیر لەوەیەکەنەوە تا چه ئەندازەیەک ڕێیان پێدرێ مەجالیان هەیە پارەی زیاتر کۆکەنەوە بۆ خۆیان بۆ خانەوادەکانیان بۆ حیزبەکانیان باش بەسەبار بە بەرگەی چوارەم بە بەرگەی چوارەم دیوان ڕقابەی مالی ئەبێ دیوان ڕقابەی مالی بە تەنسیق لەگەڵ دیوانی ڕقابی مالی ئەقلیم باشە هەموو ئەو مەلەفانەی کە هەڵپەسێراون تەدقیقیان بکەن ژمارەی فەرمانبەران بۆ ژمارەی فەرمانبەران لە 1982 بگەیشتووەتە ملیۆنێک و 114,000 و ئەوەندە کەس تەبەنەوە لە فترەیەکە کە بایۆمەتریانە کرد ملیۆنێک و 255,000 کەسێک بوو دوایی کەمیان کردووە ئێستا ژمارەی فەرمانبەران لە مانکانی کە پێشوە داویانە 114,000 و ئەوەندە ملیۆنێک و 114,000 ئەوەندە بە موچەخۆر و فەرمانبەر بە هەموو ئەوەی کەوا هەموو چە وەرەگرێ باشە بەس مامۆستا ئەوەی کە بەڕێز پێش براچوون کردبوو لە بوجە باسلۆکم لە 2011 و هەر 682,000 ئێستا سەوزان بۆتە 650,000 وەکو فەرمانبەر لە ناو 37,000 کەم کردووە باشە ینی بۆچی هەر لە 2011 هەرێم داتا و بەیاناتی نەدا کاک حەکیم هەرێم لە ساڵی 2011 ئیتر هیچ داتا و بەیاناتێکی ناوە بەعێراق وەکو میلاکاتی فەرمانبەر هیچ مەلاکاتێکی نەداوە حتا مەلاکاتی دەوایری ئیتیحادی بۆ نمونە جلسێ و ئەوانە دوو جۆر مۆزەفی لێ مۆزەفێکیان ئیتیحاد دایناوە مۆزەفێکیان هەرێم دایناوە ئێستا بەڕەقەم هەیە ناویان نەبوو لە وەزارەتی ناوخۆ ئەبێ ئەمانە هەمووی پاکتاو بکرێ هەموو مۆزەفێک ئیزبارەکەی کە لە وەزارەتەکە هەیە ناوی لە بەغدا هەبێ ئەمە وەختی ئەوێ کاک حەکیم ئێمە پەلەمانە هاوڵاتی پەلەیەتی بەڵام ئەم ئیشی حکوومەت پەلە نییە قەولێکی مەشهورە یەڵێن حکوومەت کەروێش بە عەرەبانە ئەگرێ کە کیسەڵ ڕایکێشێ لە بری ئەسپەکە کیسەڵ ڕایکێشێ ئەو کەروێشکە بەو کیسەڵ ئەگرێ مانویان ئەکا ئەیهێنێ ئەیبا تا دوجار قاچیانە بێ بە تەڵەکەوە باشە بەدەسەرەوەی کە بەڕێزت لە 2021 لە یاسای بوجە ویسێ ئەو کاتە موچە ڕاستە و خۆبێ ئەگەر ئەو کاتەمە جێبەجێ کرابێ ئێستا تا ڕادێک بە بانکیکردنەکە ئەم کێشانە لە 2016 هەوڵەکانمان دەسی پێ 2016 ئەو کاتە عەبادی یەکەم تەڕح کە بۆمان کرد کە موچەی دوو وەزارەت بدا وەزارەتی تەربیە لەگەڵ وەزارەتی سەحا وتمان ئەو دوو سێکتەرە دوو سێکتەری ئەساسین تۆ موچەی ئەو دوو وەزارەتە بە یەکەم جار دوای ڕیفراندۆمی شاتن بەڵێ دوای ڕیفراندۆمەکە بووەوە هاتن و لیژنەیەکیان ناد لە مانگی چوارە ئیتر بڕیارەکەی جێبەجێ کرد بەڵام هەرێمی کوردستان دیسان عەرقەلەی دروست کرد نەیهێژ ڕاستەوخۆ بیدەن چونکە عەبادی بە ڕاستەوخۆ بە منی ودوتی
ئەتوانن محافظات بێم لێم وەرگن ئەنجومەنی پارێزگاکان کە شەرعیەتیان هەیە وتمان ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنێک کە سەرۆکانیان حیزبین لەبەرەوەی ئامادە نین وتی وەزارەتەکان وتمان وەزارەتەکان بەڵام دوجار داوای کرد کە حسابات بکرێتەوە هەر وەزارەتی حسابات خۆی بکرێتەوە بۆی بینێرێ ئەمان وتیان هیچ وەزارەتێکمان حساباتی نییە دوای ئیتفاقێکیان کرد لەگەڵ عەبادیە چوونە لای وتیان ئێمە پشتگیری دەکەین بۆ کابینەی داهاتوو کە بیتەوە بە ڕئیسی مەجلیسی وزەرا بەمەرجە پارەکە بەی بە حکوومەتی هەرێم بەڵێ مانگانە لە مانگی 4 ملیاری ئەنات بۆ هەرێم حتا کۆتایی 2010 لە 2009 دیسان کێشەکە دروست بوو عادل عەبدولمەهدی ئەوە بوو عەبادی نەبووە بە ڕئیسی مەجلیسی وزەرا عادل عەبدولمەهدی 53 ملیار دینار بەڵێ عادل عەبدولمەهدی بەدەیان جار لەگەڵ هەموو لیستە جیاوازەکانە کۆ بووەتەوە ئەیوت تەنها لەو نەوتەی کە دانراوە لە موازنات تەنها 10,000 ڕادەستکەن بۆ ئەوەی هێزە شیعیەکان ئەوەندە فشارم لێ نەکەن بڵێن هەرێم نەوت نادا نەوتی خۆی ئەفرۆشێ ئەوش تۆیش پارەی بۆ نێ چونکە لەو کاتا 5 تریلیۆن و 448 ملیار تەرخان کرابوو لە ناو موازنە مانگانە ئەنێرا بۆ هەرێم بە 409 ئەوەندە ملیار عادل عەبدولمەهدی ئەوە بوو خۆپیشاندانەکان عادل عەبدولمەهدی لەسەر کار لادا کازمی هات کازمیش فترەیەک ئەیدا 200 ملیاری ئەدا مانگانە ئەو 200 ملیاری کازمیش بە شێوەیەک لە شێوەکان بۆ ئەوەی هەرێم چوونە لای وتیان ئێمە تەنها پێویستمان بە 200 ملیار هەیە بەداهاتەکانی خۆمانەوە ئەوەشی بۆ ناردن هەرێم هەر نەیتوانی مشکلەی موچە حەل بکە هەرێم کە نەیتوانیوە مشکلەی موچە حەل بکە ئێستا مەحکەمەی ئیتیحادی بۆی حەل کردووە بەڵام هەرێم ئێستا کەوتۆتە سەر ئەوەی نایەڵێ حەلیکە ئەڵێ وەکو موچەکانتان بەدەست من بۆ لە دەست من نەماوە بەڵام عەرقەلەکان ئێستا لە دەست منن بە کەیفی خۆی عەرقەلە دروستەکە بۆی تاکوێ ئەم ڕێگریانە سەردەگرێت ینی مەسەلەن تەوتین تا ئێستا مەسەلەن هەرچەندەکەن تەوتین نایەتە ژێرباری تەوتین ئەوانیش گرفتێکیان هەیە تەعامل لەگەڵ هەرێم ناکرێن ئەگینا عقوبە ئەگەر عقوبە ببووایە ئەوەیە عقوبەی بەرپرسانی هەرێمیان بدایە لە فەرمانبەران وازیان بهێنایە بەڵام مشکل لەوە ئەو ناوەندەی ئەوان مامەڵەی لەگەڵاکەن حکوومەتە بۆیە حکوومەتی هەرێم توانای دروستکردنی عەرقەلەی هەیە لە تەوتینە لە میزانی مراجعە لە دیوان ڕقابەی مالیە لە ڕادەستکردنی داهاتە ئەم مەسئلەیە بۆ حکوومەتی ئیتیحادی لەم کابینایە بۆ سوودانی لەبەرەوەی خولێکی تر هەڵبژێرێتەوە پێویستی بە دەنگ هەیە و هەندێک ئیتفاقات بەڕێوەیە دەگری بەتەکید خاتریان دەگرێت چونکە ئێستا مانگی حوتە حسێب کە مانگی حوتی 2025 هەڵبژاردنەی پەرلەمانی ئیتیحادی تەیف سامی لەبەرەوەی کەسێکی مەسلەکیە بە مۆزەفی هاتووە لە محاسبێک هاتووە بووە بە وەزیر هیچ مشکلەیەکی نییە یعنی خاوەنی پرۆژە و ڕوئیایەکی سیاسی نییە تەیف سامی بۆیە هیچ لایە مشکلە نییە تازە گەیشتۆتە ئاخر پلە کە پلەی وەزیرە ئیتر مەمنونیە بنەمێنێتەوە مەمنونی نابن ئەڕاتۆ ماڵی خۆی و خانەنشینەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام سوودانی خاوەنی پرۆژەیەکی سیاسیە ئەوێ دەورەی داهاتوویش کۆمەڵی ئیتفاقاتی لە ئێستەوە کردووە ئەو پرۆژەیە وەگە سەریگت پێ و ڕاستە و خۆیە لە بودجەی 2021 بەڕێز هەوڵدا بیچەسمێن ڕاستە و خۆم و چەبێ گەرە کاتە چوو بابواری جێبدەین ئێستا ڕێگریەکان کەم چەسپاندمان وە فەقەرەکە لە ناو موازنە دەنگمان هێنا کە ئێمە 4 کەس بووین لە لیژنەی مالیە 4 کوردی لێ بووین نوێنەری کاک گوشار بوو کاک جەمال کۆچەر بوو کاک شیروان بوو شیروان میرزا نوێنەری یەکێتی لەگەڵ من ئەم 4 دەنگماندا بە پرۆژەکە بەڵام توانیمان 5 ئەندامی تری شیعە و سونە کۆکەینەوە بۆەوەی دەنگ بن بە پرۆژەکان چونکە ئەیانزانی قەزیەکە ناکرێت ئیتر لەوە زیاتر تەخیر بێ ناکرێت فەرمانبەری هەرێم بەڵام وەفدەکەی هەرێم کە کاتە کاقوبا سەرۆکاتی وەفدەکەی کرد لەگەڵ پارتیا بە یەک وەفد هاتبوون بۆی هەڵیانشاند ئەگەر ئەو کاتە ئەوە بکرایە کاک حەکیم ئەو کاتەوە بکرایە ئێستا کێشەی موچەمان نەمابوو ئێستا کێشەی تەوتینمان نەمابوو ئێستا کێشەی ئەم ناوی دووبارە و فڵان و فیسارە نەمابوو بەڵام هەرێم تا آخر غەرغەرەی عەرقەلە دروستەکە بۆ فەرمانبەران ئەوە لە من وەرگرە هەرێم ئێستا ئیشی بووەتە ئەوەی تەنها عەرقەلە دروست بکە ئەگینا هەرێمی چی لە دەسەڵاتە چیەوەی کار موچەکە لە دەستی خۆیان بمێنێتەوە ئەوە موچە لە دەستی ئەو نەماوە لە پێناو ئەوەی کە بتوانێت ئێستا مانگانە کاک حەکیم هەموو مانگە قایمەیەکی جیاوازە نێرێ بۆ عێراق یعنی لە زۆر شوێن ئێستا خەریکی بایۆمەترین لە زۆر شوێن ئێستا خەریکی بایۆمەترین لە زۆر شوێن ئێستا خەریکی ناوگۆڕینن و دۆسیە بەڵێ دۆسیە و ئێستا خەریکی ئەوەن مەلەفات دروستەکەن بۆ ئەوانەی کە دوو موچیان هەبووە ناوێکیان ئەکوژێنەوە ناوێکی تازە خەنە شوێنی
بەتابەتی لە سلکی عسکەریە باش چونکە هەندێک ئەو هێزە عسکەریانەی کە لەوێ بوون لێرەش موچیان وەرگرتووە لەوێش موچیان وەرگرتووە بۆیە ئێستا ئەوە یەکلایەکەنەوە اینجا عێراق ناوی تەواوی لا نییە مەبلەغی تەواوی داناوە 913 ملیاری داناوە مانگانە ئەمانیانەوە ئەو پارەیە پڕکەنەوە بەوەی کەوا موچەخۆری بۆ بنێرن اینجا موچەخۆرەکان وەهمین هەن نین ئەوانە ئەم مانگانە ئێستا لە هەندێک شوێن بیستومەکەەوە عقدی تازە دامەزێنێ حکوومەتی هەرێم لە سلێمانی هەیە لە هەندێک پارێزگا هەیە لە هەندێک وەزارەت لە هەندێک وەزارەتەوە لە کاتێکە کاک حەشیم ستاندەرێ یا پرەنسیپێکی مالیە کە ژمارەی فەرمانبەر بۆ تاعینات لەو ساڵە ئەبێ لە موازنەی اتحادیە بێ لە موازنەی اتحادیە باسی تاعیناتیان نییە هەرێم ئەمانە ئەکاتە عەرقەلە ئەینێرێتە عێراق بۆ ئەوی موچەکە دواکەوێت دوجار لەبەرەوەی فشار ئەچێتە سەر حکوومەتی اتحادی پەرلەمانتار دەواکە ئیعلام دەواکە زەختی سیاسی و زەختی ئەقلیمی هەیە ناچات ئێستا ئەم موچەی قەرارە بە قەولی طيب سامي مانگی حەوت دوو بەیانی بنێرێ طيب سامی لە بڕیاری پێشووی تاوکو تەدقیقی تاو نەکرێ ناینێری بەڵام فشاری لەسەرا بێ بینێرێ باش بەس دەڵێ و دەڵێ فەرمانبەرانی مەدەنی و خانەنشینان دەرێ بەس دەڵێ سەربازی وتوتی 8,000 ناوم بۆ هاتووە خۆی بە ئەمنی بەڵێ 8,000 ناوم بۆ هاتووە خۆی کۆی گشتەکەیان 332,000 بە پێی راپۆرتی ئەوە ئەوە تازەیە ئەمە ئەگینا کاتی خۆی من لە مستەشاری وەزارەتی دارایی هەرێم وەرگتووە لە دوو پەرلەمانتاری هەرێمم وەرگتووە کاک عەلی حەمەد ساڵح و کاک سۆرا عومەر کە 432,000 کەس موچەی وەرگتووە لە وەزارەتی پێشمەرگە ڕەنگەوە خانەنشینی سەربازیشیان هەژار هەمووی 432,000 کەس موچە وەرەگرێت لە وەزارەتی پێشمەرگە ئێستا کەمیان کردوەوە بۆ ئەو 334,000 عنصر کە ئەمە ئەگەر مقارنەی بکەی کاک حەکیم مقارنەی بکەی عێراق 15 محافظەیە وەزارەتی دیفاعی عێراق ئەوەنە منتەسیبی نییە هەرێمێکی 5 محافظەیی 4 محافظەیی چۆن ئەوەنە منتەسیبی عسکەری هەیە یعنی قیاسەکەینە بەڵام حکوومەتی عێراق ڕازیە بەمەرجێ ئەم مەلەفە حەسم بێ بەمەرجێ مەلەفە حەل بێ بەڵام ئەم شێوێ وردبینەکە جێبەجێ دەکرێت ئێستا ئەوەی هێزانێکە مادەم 332,000 بێ 8,000یان ناردەبێت کەی ئەو هەموو ژمارەیە جێبەجێ دەکرێت کاک حەکیم مانگانە حکوومەتی عێراق شتێکی بۆ دەرەکەوێ مانگانە کەموکوڕی و هینەکانی بۆ دەرەکەوێت بۆیە دوجار نازام لەم کابینە شکۆم کابینە عمری زۆر نەماوە ساڵێکی ماوە ئەکەوێتە سەر ئەوەی خۆی کابینە عادەتەن لە سەری ساڵە لە یەکی 12 ئیتر پەرلەمان ئیشەکانی وەستێ حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان ئەبێتە تەصریف ئەعمال و ئەوانە زۆر بە دوای هینا ناگەڕێ هەموو هێزە سیاسیەکان لە خەمی ئەوان لە انتخاباتی داهاتووە کورسیەکانیان گۆڕانکاری بەسەرابێ بۆیە ئەم مەلەفە هەرێم ئەو مراوەغەی کەیکا بکەوێتە حکوومەتی داهاتوو عەساوە لەعەلە حکوومەتی داهاتوو کەسێک بێ کە نزیک بێ بەمان حکوومەتی داهاتوو تیاری سەدری ئەگەڕێتەوە و ئیتیفاقێک بەڕێوەیە لە بینی هەندێک ئەطرافە کە تەرەفی کوردیتە تەبەن شتێک لە عێراقا بەرەو گەڵاڵەبوونە ڕوا ئەویش پێگەێنانی حکوومەتی زۆرینە و کەمینەیە دیسان وەکو ئێستا بیدایەت دەستی پێکردو مەسەن ئەگەر قۆڵێکە و دواییش سەرکەوتوو نەبوو لە محافەزاتە سەرکەوتوو بووە محافظەی بەسرە حکوومەتی زۆرینە پێگەێنرا ئەسعەد عەیدانی خۆی حیزبی تەشکیل کرد و زۆرینەی بەدەستهێنا بوو بە محافظ واسط بە هەمان شێوە کەربەلا بە هەمان شێوە ئەنبار بە هەمان شێوە ئەوە کەرکووکیشی چووە سەر ئێستا حکوومەتی مەحەلی لە کەرکووک حکوومەتی زۆرینە و کەمینەیە لە مووسڵ حکوومەتی زۆرینە و کەمینەیە لە ئەنبار حکوومەتی زۆرینە و کەمینەیە حکوومەتی ئایندەی عێراق بە بڕوای من حکوومەتی زۆرینە و کەمینەیە بێ اینجا لە ئێستەوە ئیش بۆ ئەوە کرێ کۆمەڵێکی اتفاقات بەڕێوەیە کە ئەو دوو محورە جیاکاتەوە اینجا ئەو دوو محورە کامیان ئەتوانێت حکوومەت تەشکیلکە هەر حکوومەتێکیان زۆری نەبێنێ ئەو وەختە تەشکیلکردنی حکوومەت هەرێمی کوردستان چاوەڕێی ئەوەیە بڵین پارتی چاوەڕێی ئەوەیە لە حکوومەتی ئایندا بتوانێت لەگەڵ کۆمەڵی ئەطرافی قەویە ئەمەی کە ئێستا هەیەت ئەم کەم و کوڕێ بۆی پینەکرێ لە کاتێکە من ڕێی تەیاری سەدری زانم باشتر نییە لە ڕێی ئیتاری تەنسیقی لە ڕووی ئەوەی کە هەرێمی کوردستان بێ داهاتی نەوت تەسلیمکە داهاتی ناوخۆ تەسلیمکە داهاتی نەوت تەسلیمکە میزانی مراجعە بنێرێ تەیاری سەدری ئاسانتر نییە و سونەکانیش ئەطرافیان تایە مەسەن کە ئێستا
محورەکە جیابووە ئیتر ئەوژە بێتە بەشێک لەو محورە تازە لە محوری ئەم لا نامێنێت حلبوسی پێشتر لە پارتی ئێستا حلبوسی گەڕاوەوە بۆ محورەکەی لە کەرکووک گەڕاوەوە بۆ محورەکەی تر لەبەرەوەی مرەشحەکەی لە پەرلەمانە دەنگ بێنێ لە عێراق عملیەی سیاسی زۆر ئاسانە یعنی تحالفات زۆر ئاساییە ئەمڕۆ لەگەڵ سینە تحالفەکەی سبەینێ لەگەڵ سادە تحالفەکەی تەبیعەتی شعبی عراقی ئەوەی قبوڵە تەبیعەتی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی قبوڵ نییە لەگەڵ مەسەن ئەمڕۆ بڕۆ ئەوەی بێوێ هەر هێزێکی سیاسی بێوێ بسووتەیە بێ ئەڕوا لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئیتفاقیەکە مەسەن ئێستا ئەو هێزانەی کە لەگەڵ پارتی ئیتفاقیان کردووە بە درێژایی دەسووتێن هەمویان سوتاون بۆ چونکە لە ئیتفاقا صادق نین یعنی ئیتفاقەکەی لەسەر کۆمەڵێ مەرج ئەو مەرجانەی کە لە بەرژەوەندی خۆیەتی جێبەجێیەکە ئەوانەی کە لە بەرژەوەندی تۆ جێبەجێ ناکە مراوەغە لەگەڵاک یەخۆ ناکرێت سەحب بکەی لە حکوومەتەکە کۆمەڵێک حیزبی وا لێ کرد ئێسەشی لەگەڵا بێ هەندیان ئێسەش هەردەوای سەحبکردن لە حکوومەتەکەن مەسەن بزوتنەوەی گۆڕان یعنی بە کۆمەڵی مەرج چوونەتە ناو حکوومەت ئێسەشی لەگەڵا بێ قەواعیدی و حیزبە داواکەن کە لە حکوومەت بێنە دەرەوە کام حکوومەت کە بۆتە حکوومەتی کاربڕێکەکە و هیچی شێکی نەماوە حکوومەتی هەرێم ئێستا جابی پارەیە ینی لە مەرحەلەیەکە حکوومەتی هەرێمە بێتە جابی پارە کۆ کاتەوە نێرە بۆ خەزانەی ئیتیحادی خەریکی خۆیان نێسا بۆ خۆیان کۆی دەکەن ئێستا ئەیانەوێت لەم فەجووە ناقانونیە لەم فەجووە شپرزەیە چەند بتوانن پارە کۆکەنەوە چکە پێویستیان پێویستیان پێێتی مەسەن لە کەرکووکە تۆ بە $100 میلیۆن بۆ ئەندامی ئەنجومەن بۆ ئەندامی ئەنجومەن بۆ یەکلاکردنەوەی ئەندامی ئەنجومەنەکان نرخی ئەندامی ئەنجوم باسی 4 ملیار دینار دەکرا لە کاتی انتخاباتە هەموو نەفرێ 40 لیتر بنزینی وەرگرتۆ لەگەڵ 25,000 کاندیش کە پارێکی باشی بوو مەسەن جگەلەوەی کاندید پارەی ئەدرێتێ مەسەن گۆڕینی سەنگەر جا سەیری انتخاباتی خۆشمان کرد لە فترەیەکی کە دیعای انتخابات ئینەکرێ خەڵکیان کاندید کردووە لێ ئینجاکەوێتە نەفەرکڕین کاندیدە لەولا گوێزێتەوە بۆ ئەم لاو لەولا گوێزێتەوە ولا یا بێتە سەربەخۆ لە ناو لیستەکە سەیری ئەو قەزەیەش باش بەس مامۆستا سەبارەت بە خانەنشینە ئەوە بڵین سەربازی وتوی پێویستی بە سوودانی سەربازیەکە بۆچی هەموو جار پێویستی بە سوودانی بێنی تەیبسامی ئەو بەرپرسیارەتی هەڵناگرێەوە دووش سەبارەت بە خانەنشینانیش مەسەلەی خانەنشینی بە قانونەکەت بۆ شەرکەم پرەنسیپە عالەمیەکە چۆنە هاوڵاتیەک ئەوێ بە شەهادەی بەکالۆرۆس تاعین بێ عمری ئەگاتە چەند 22 ساڵ شەشی تەمەنی شەشی ابتیدایی شەشی با بڵێن دوای شەشی دوای ابتیدایی 12 لەگەڵ 6 4 ساڵ کولێ تەواوکەوە 22 باش تاعین بووە تەمەنی 22 ساڵە تەمەنی گەیشتە چەند خاننشینە بێ 45 بە تەمەنی گەیشتە 6 کەواتە 22 لێ دەرکە 38 ساڵەکە ئەبێ فەرمانبەرێک کە پلەی بە کالۆرۆس بە دەرەجە حەوت تاعینە بێ 38 ساڵ خزمەت بکە ئەم جارەکانێ خاننشینە بێ ئەبێ 38 ساڵ هەموو مانگێ لە موچەکەی لە ئیسمەکەی لە سادە بدا حکوومەتیش لە 15 بداتێ ئەبێت ئەچێتە سندوقێک پێوترێ سندوقی تەقاعد کە پێوترێ ئەمانە عمری عادەتەن خەڵکی عێراق لە حەدیثێکە هاتووە ئەعمار ئومەتی ما بەینە 60 و 70 معدلی عمر لە عێراق نزیکەی 70 ساڵە ئەو لە 6 ساڵیە تەقاعد بووە چەند ساڵی ماوە 10 ساڵی ماوە کەواتە 38 ساڵ پارەدا بۆ 10 ساڵ وەریگرێتەوە بۆیە تەقاعدی عێراق هەمیشە فائزی مالی هەیە سندوقی خاننشینی ئەمە قانونەکە ئاوادا ڕێژاوە یعنی ئەو قانونەکە عێراقدای ڕێژاوە بە سادەدای نەڕێژاوە ڕزومەندانە شتێ خاننشین بوون ئەوە ئیسtisnaاتە مەسن لە 1970 ئیسمیەکەی 5 ساڵ تەمەن و 5 ساڵ خزمەت ئەوە لە 1970 ئیسمیەکەی تەقاعد دەبێت بۆ پلە تایبەت بە 50 ساڵە 15 ساڵ خزمەت دەبێت ئەوانە ئیسtisnaاتن بەڵام بە شێوەیەکی گشتی ئاوە قانونی تەقاعد هەر کەس کە مەرسومی بۆ دەرەچێت کە خاننشینە بێ مەرسومی سەر کۆمار یام لە دایرەکەی خۆی تەمەنی ئەگاتە 6 ساڵ کە لەوە پێش 63 ساڵ بوو تەمەن لەوە پێش 41 ساڵ پارەیەدا بۆ 10 ساڵ یا بۆ 12 ساڵ ئێستا کراوە بە 38 ساڵ سێ پرەنسیپەن لە ژیانی هەموو خانەنشینێکە ئەبێ ئەم سێ مەرجە جێبەجێکە یەکەم تەمەنی بێ بگاتە 60 پلە تایبەت دەبێ بگاتە 50 عسکەری زیاترە
هەندێک ئیسtisnaات کاتی خۆی کراوە بۆ طبیبی تەقدیر و شتی نادێت ئەوانە ئین کراوە بەڵام من باسی هینەکەکەم هینە عامەکەەکەم یەکەم ئەبێت تەمەنی بگاتە ئەو تەمەنە ئێستا لە هەرێمی کوردستانە کۆمەڵی خەڵک خاننشین کراون نەگەیشتونەوە تەمەنە 960 کەس بە پلەی وەزیر خاننشین کراون بەشێکی باشیان نەگەیشتونەوە تەمەنە هەر وەزیریش نەبوون ئەو خاڵ یەکەمە ئێستا ئێمە سەر پرەنسیپی دووەم ئەبێ ئەم فەرمانبەرە لانی کە مەگەر پلە تایبەت بێ 15 ساڵ خزمەتی وەزیفی هەبێ ئەگەر نەیبوو ئەبێ بڕاتەوە خزمەت بکە بە خۆبەخش تا 15 ساڵە تەواوەکە زۆربەی پەرلەمانتارەکانی عێراق تەمەنی نەگەیشتوتەوە چووە خزمەتی کردووە بۆی خزمەتەکە تاوکە یا تەمەنی نەگەیشتوتەوە دانیشتووە چەند ساڵ ئێستا پەرلەمانتارمان هەیە خانشین نییە لەبەر کەی گەیشتە تەمەنی 50 ساڵ اینجا خانشینی شمولیەکە کەواتە تا خزمەتی نەبێ 15 ساڵ خزمەتی فعلی ئەو دەوڵەتەی نەکردوێ خانشین شمولی ناکە لەو 960 وەزیرە و لەو هەموو سلکە سەربازیەی کە هەیە و لەو هەموو کچە مۆدێلەی کە خاننشین کراوە لەو وەکو کاکسۆران ئەڵێ مەیتەری ئەسب کە بە پلەی ڕاوێژکار خاننشین کراوە لەوانە ڕۆژێک دائیرەی نەبینیوە ڕۆژێک هەیانە ڕۆژێک دائیرەی نەبینیوە هەیانە 15 ساڵەکەی نییە 5 ساڵە 4 ساڵە 3 ساڵە چی ئەوانە هەیانە خزمەتی تری بۆکراوە خاڵی سێهەم کە زۆر گرنگە ئەبێ ئیستیقطاعی تەقاعودی بە واتە لێبڕینی مانگانەی هەبێ بۆ سندوقی ئەمانە باش بەس ئێستا ئەوە چۆن چارەسەری سەر لە هەرێم بەپێی یاسا کۆنەکە لە 100 لێبڕینی موچەی بنەڕەتیە بۆ حکوومەتیش دەبێت لە 112 خسپاسە دەبوو لە 119 بەپێی یاسا کۆنەکە یاسای عێراق تا یاسای عێراق تا 2014 لە 100 بوو دوای بوو لە 110 عێراقیش لە 115 خستە سەر بەس ئێستا بۆیە ئێمە خانشینەکانی بەغدا من پەرلەمانتارم و خانشین بووم لە 125 ئەو خزمەتەی کەم بۆ 23 ساڵ 7 ساڵی پەرلەمان بووە پارەکەم چووەتە سندوقی ئەماناتی تەقاعودەوە باقیەکەی تری 16 ساڵی هی هەرێم بووە لە 125 معاشەکەی مانگانەی هەرێمیان بۆ کۆ کردومەتەوە 47 میلیۆن دیناریان لێ سندوم یعنی 47 میلیۆندا بە خاننشینی سندوقی خاننشین 47 میلیۆن مەبێ بچێتە حسابی خاننشین بەڵام متمان ئێمە ئەگەر وا بکەن ئێمە پارە وەرناگرین تا چەند ساڵێکە سندوق خاننشین کردیان بە قست یعنی ئیلا دەبێت لێبڕینی خاننشینەکە ئەبێ لێبڕینی خاننشین بڕاتە ناوسن مەکرد یەک حاڵەت هەیە کاکشەکیم ئەو کەسە لە زەحای ئیرهاب بێ مردووە چی لێکەی خۆ تازە لەکوێ پارەی لێسەنی لە کەسوکاریشی ناسەنی تەنها ئەوانە ئەگینا ئەم سێ پرەنسیپەی نەبێ بۆیە سەیری ئەو مەلەفانەی خاننشین کە کاچێتە بەغا یەکەم سوودەکەی چییە سوودەکەی چییە خاننشینی ئەسڵی و ئەوەی پارەی داوە موساهمەی کردووە جیاکرێتەوە لەوەی پارەی نەداوە و موساهمەی نەکردو ئەو مەلەفانەی کەوا خەڵکێکی زۆر خاننشین کراوە بە پلەی حیزبی و بە فڵان و بە فیساروانە هەمووی یەکلاوێتەوە بەڵام ئەمە کەی کاتی ئەوێ باش بەس مامۆستا ئێستا دەڵێ عێراق دەڵێ دەبێ هەرێم پارەی سندوقی خاننشینەکە بدات اینجا هەرێم مفلیسە لە چی بیدا کاک حاکیمیان ئەی چۆن چارەسەر دەکرێت ئەمە ئێستا خاننشینانیش بۆ هاوتاکردن پێویستیان بە 7 میلیاری دیکە هەیە ئێستا موچەکان 119 میلیاری مانگانەیە پێویستی بە 75 میلیاری تر هەیە بۆەوەی کە موچەکان هاوتا بکرێت کەمتری موچە بێتە ئەو سندوقی خاننشینە کێ دەستکاری کردو چکەم بە پارەی ئەماناتە مخالفەی مالی باشە بڵێ هەر نەبووە لە کوردستان بۆ لێ بڕاوە بەس سەرفیان نەکردووە بۆیە ئەمە حکوومەتی ئیتیحادی ئەتوانێ ئەوانەی کەوا ئەم پارەیان دەستکاری کردو ڕوبەڕووی دادگایان بکاتەوە کەی ئەیکاتۆ ئەو وەزیری دارایی یەک لە دوایەکانەی کە پارەی تەقاعودیان لا بۆ چکە دایرەی تەقاعود لە هەرێمە سێ چوار دایرە بوون یەک دایرە نەبووە هەر یاسای خاننشین لە کوردستان هەبوو مامۆستا هەر یاسای خاننشینی بەڵێ ینی ئەو سندوقی ئەماناتە کورد کاک حەکیم ئەوان پارەی قەسخانەی سەرەتانیان دەستکاری کرد پارەی بانکیان دەستکاری کرد هەرچی پارەیە کەوت بێتە بەردەستی ئەمانە بەلای قولوەڵا بڕۆن بسمیلایەکە دزن لەبەر ئەوە ڕۆژگاری ڕەشیان دێت بەڵام ئێمە پەلەمانە حەزەکەین بە چاوی خۆمانەوە ڕۆژگار ڕەشیان حەز دەکەی ببینی زوو بە تەکید حەزەکەم ببینم چونکە ئەمانە هەرێمیشیان وێران کرد عێراقیشیان وێران کرد فەرمانبەریان وێران کرد ئەو هەموو حاڵەتی تەلاق و جیابوونەوە و چوونی خەڵک بۆ هەندەران لەسەر ئەساسی کێ سەبەب بووە غەیری ئەم دوو پارتە دەسەڵاتدارە و ئەوانەی هاوبەشیان کردوون لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە بۆیە ئەمانە پێویستە لەناو قەفەسی ئیتیهاما ببنرێت دادگایی بکرێت
ئەوەی کە بردویانە لێیان بسەندرێت ڕوت و ڕەجاڵ بکرێن ڕسوا بکرێن لە زیندانە برسێن ئەمانە وڵاتیان وێران کردووە ئەمانە هیچ بەهایەکی ئەخلاقیان نەهێشتوەوە بۆ مەسائلی کۆمەڵایەتی باش بەس مامۆستا بۆ خانەنشینەکان ئێستا موچەکە بڵێن بە هاوتاکراوی ڕۆژتۆ لیستەکەیان بەس دەڵێن کەم و کوڕی تێدایە بە هاوتاکراوی نایدەن ئەی چارەسەرکە چیە ینی چۆن ئەمە خۆ بریاری دادگا هەیە بریاری دادگا هەیە سراعە لەو بینە حکوومەت محکمەی اتحادی بڕیاری داوە کە موچەکان بۆ سەر بکەن بەڵام هاوتاکردنەکە ناکەن تاوەکو ئەو مەرجە جێبەجێ نەکەن ئەبێ لیستەکانیش ئەبێ لیستەکان مەلەفەکان ئێزبارەکان کاک حەکیم من 6 مانگ بە دوای ئێزبارەوە بووم تاوەکو خزمەتم کۆ کردوتو بۆ خۆت بۆ خۆم لەبەرەوەی هەر جارێ و هەرێم کتابێکی بۆ کردم غەڵەت ئێسش کتابێکم هەیە چۆتە پەرلەمان ئەبێ لە نوێنەرایەتیەوە بڕوا نەچووە ئەو ساڵانم فەوتاوە ئێستەشی لەسەر بێ 7 ساڵم فەوتاوە نردویان تە پەرلەمان نێراوە تە پەرلەمان ئەڵێ بێ لە ممەسیلەی حکوومەتی هەرێمەوە بڕوا تازە چۆتە پەرلەمان جارێککە من بچم بۆ وەزارەتی فڵان و فیسار و دیسان هینم نەبوو تااقەتم نەبووتم حکوومەتی هەرێم هین نییە ینی لەگەڵ حکوومەتی هەرێما زۆر تەبانین منیش وازم لەو 7 ساڵ هێنا باشە بەس ئێستا ئەی چارەسەرەکە چیە مادەم ئێستا موچە خۆران بە تایبەتی مامۆسا چاوەڕێ بوون بۆ پلە بەرزکردنەوە مامۆسانی وانە بێژ بۆ گرێ هاوتاکردنی موچە دەبێ ئەمە بەچی بکرێت ئەمە ستێپ بای ستێپ کاک حەکیمیان خۆتووە بە خۆتووە سەیری ئەوە بکە مەسەلەن تا بڕیاری موچە درا چەندێکی خەیان بڕیاری موچەکە دراوە ئێستا مانگانە موچە درێ بەڵام نەختێک دواکەوێت ئەوش عەرقەلەکە هەرێبە لە 100 لە هەندێک شوێن تومە لە سانەوەنەوە لەم بەرنامەی توایکەم بە لە ساسە چونکە ئەمڕۆ لە شوێنێک بووم بایۆمەتریان بۆ خەڵک تازە بیستومە لە هەندێک شوێن گرێبەست هەیە تازە گرێبەست تاعینی تازە ناوگۆڕینی تازە باش بەس مامۆستا سەبارەت بە خەرجیش وەکو دوا پرسیاریشم ئەو وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردبەوە خەرجی 6 مانگ باسیێرەمیش دەکات کە بڕێک پارەی بۆ هاتووە 4 تریلیۆنی بۆ هاتووە 4 تریلیۆنی بۆ موچە هاتووە بۆ موچە هاتووە لە بەرەوەی لە ئەساسەوە ئەوەی دانراوە بۆ موچەی فەرمانبەران 9 تریلیۆنە ئەوەی دانراوە بۆ ڕعایە ئیجتیماعی 2 تریلیۆن و شتێکە باردووگیان 11 تا ئێستا ڕێک لە 6 مانگەکان نیوەی هاتووە باشە و بە پێی بڕیاری دادگا ناردیان ئەمە چونکە بڕیاری دادگا بۆ عێراقیش خۆی مەسەن موچەی فەرمانبەران 6 تریلیۆنە تا ئێستا نیوەی ڕێکی سەرف کراوە ڕعایە ئیجتیماعی نزیکەی 27 سەرف کراوە 63 تریلیۆنەکە 28 سەرف کراوە بۆ سەیری ئەو ڕقەمەکە بە کاک حەکیم بۆ 63 دانێ وەزارەتی دارایی بۆ موچە ئێمە لە کاتی خۆی تایف مدیر عامی موازنە بوو وەزیر نەبوو لێمان پرسی لە ئەو سەردەمەی کاک فازڵ نەبیش بریکار بوو وتی ئێمە هەمیشە 2 تریلیۆن ئیزافە دانێن بۆ تەرفیعات بۆیە 63 تریلیۆن تێگران نییە احتیمالە 61 تریلیۆن یا 6 تریلیۆن بێ بۆیە ئێستا 28یان سەرف کردووە ڕەنگە 56 تریلیۆن کافی بێ بۆەوە 56 تریلیۆن کافی بێ بۆ هەموو موچەخۆرانی چونکە لەوانەیە تەرفیعات لە دوای 6 مانگەوە دەست پێ بکە چونکە کاتێک موازنە تەزیق کراوە ئەو خەڵکە عادەتەن موازنە لە مانگی 3 دەستکراوە بە تعینات لە مانگی 4 لە مانگی 6 کە تعین بووە واتە تەرفیعاتی لە دوای مانگی 6 دەست پێەکە ئیدەن تەرفیعات پارەکەی زیادکە لە دوای مانگی 6 زیاد بەس مامۆستا 500 میلیارد نهات بوو کە پارەی خەرجی فەرمانەکان و پارەی پرۆژەکان و لەبەرەوەی متعلقە بە لەبەرەوەی متعلقە بە داهاتی ناوخۆ هەرێمی کوردستان تا ئێستا داهاتەکانی بە شێوەیەکی تەواو تەسلیم نەکردووە کاک حەکیم ئەویش خۆ پارەی بەسەڵ ناکرێ بینێرە بۆ شارەکانی هەرێمی کوردستان لە کاتی ئەم داهاتی خۆی نەوتەکەی کاتە ئەفغانستان و پاکستان و ماوەیەکیش لێ ڕایانگرتە بوو ڕایانگرتۆ لەبەرەوە ئەفغانستان کوالێتی باش نازانم هینی کۆمیدی بوو نوکتەی کۆمیدی بوو یان و تالیبان و توێتی ماڵی دزرا و دروست نییە بیکڕی بۆیە ئێمە نامانەوە چونکە بینیوانە ساڵەکەی هەرزانە دیتر نازانم ڕاستی و درۆی چەندێک بوو ئەیان و تالیبان و توێتی ئەمە ماڵی دزیە اینجا ناکرێت لە فقی حەنەفیان ناکرێت ماڵی دزرا و بکڕی سپاس دەکەین مامۆستا بۆیە ماوەیەک نیان کڕیم سپاس دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بە هاوکاران خواتان لەگەڵ